یەکەمیشت داوا دەکاتن بەوەی کە کۆمپانیاکانی ئەمریکی و دۆلار قبول بکەیت و نەوتەکەیان بفرۆشی بەوان ئەگەر ئەمە قبول کرد ئیتر لەسەر کورسەکە خۆت ئەمێنیتەوە ئەگەر قبولیشت نەکرد ئەوە بێگومان ئەوە بەشی دووەم دێت کە حەسار ئەخەنە سەر کە ئێستا کە ئەم ئێران قبول ناکات کە قبول ناکات مەرحەلەی دووەم چییە خستنە سەری حەسارە ئیتر ئەم حەساری ئەخەنە سەر لە ئابلۆقی ئابووری بۆی کە میلەت ئەوجارە ڕابپەڕێت یاخود معارەزە بتوان بە شێوەیەکی چەکداری لێیان بدەن بۆی کە مهمەوەی ئەو حکومەتە بڕۆخێت ئەگەر میلەت نەیتوانی و معارەزەکەی ئۆپۆزیسیۆنی ئێرانی یاخود عێراقی ئەو وڵاتێکە ناحەزیتیان ناتوانی ئەو کاتە مەرحەلەی سێم دەست پێکات کە لێدانەکەیەتی بۆیەشە سیرکە لە عێراقا فیلمێکمان هەیە کە لە عێراقا ئەو فیلمی عێراق دووبارە ئەبێتەوە کەڵێ مێژوو خۆی دووبارە ئەکاتەوە یەکەمیش قبولی نەکرد دوای چیان کرد دوای کێشەی ناوخۆیان بۆ دروست کردەوە بۆ شیعەکان لەلای ڕاپەڕین ئێمەی کورد لەلای ڕاپەڕین بۆی کە بتوانین میلەت بتوانین ئەم سەرکردەیە لە ناو ببین بۆ ئەمریکایەکان نەک بۆ خۆمان بە حیساب بۆ خۆمانە بەڵام بۆ ئەمریکایەکە بۆ پێترۆ دۆلارەکەیە بەوەش نەماتوانی نە ئێمە کورد شیعە بتوانین ستامسل لە ناو بین ئیتر 13 ساڵ حەساری لەسەر بوو لەسەر بوو بۆی کە میلەت ڕابپەڕێ ئیتر هەر ڕانەپەڕێ ئیتر ناچار بوون کە هێشتا قۆناغی سێیەم بۆی کە بە چەکداری لێ بدەن ئەو بوو لە ناویشان بردو کە بخۆتان ئەبینی کەواتە ئێستا کە مەرحەلەی ئێران لە چدایە ئێستا کە حەساری ئەوە چەند ساڵ لە 79 حەساری لەسرە و وردەورە لەسەر تون دەکەن هەر تون دەکەن با بڵێن لە گەردەنیا تون دەکەن ئەم ئابلۆقی ئابووریە ئەگەر میلەت نەیتوانین لە برسانە ڕابپەڕێت بۆی کە پارەکەی دابەزیوە بۆی کە ئیش نەماوە بێکاری زۆر بووە فەساد زۆر بووە ئیتر هاتوچۆ کەم بووە وەڵحاس ئەگە هەر میلەت نەیتوانین ڕابپەڕێ ئەو کاتە بەشی سێم دەست پێکات کە لێدانیەتی بە شێوەیەکی سەربازی بەڵام ئەمەش دێنە سەرێ ئایا ئەمریکا توانای هەیە بە سەربازی لێ بدات بە شێوەیە سەربازی یاننا توانایەکانی ئێستا کە گەیشتە چ حەدێکە ئینشاڵڵا لە دەرسەکانی داهاتوە زیاتر باسی ئەکەین